نویسکار و چاودێری سیاسی منظور الحوارات عمان پایتەختە ئوردنی میوانی منە سلااو و ڕێز بۆتە برێز حیوارات یانی دخوازم بزانبم گوهرینا رژیما شامێ چ کارگەری دە ئاستا هەرێمی ڕۆژلاتا ناوین دەبە فەرمو مساء الخير لكم کاتتان باش سڵاو بۆیەوە بینەران لە کەناڵە بەڕێزەکەتان من منظر الحوارات پەیوەست بە سووریا لە ڕاستیدا ئەمە جۆرە سۆنامیەکە شەپۆڵێکە تەوژمێکە دەکرێت هەموو وڵاتانی ناوچەکە بگرێتەوە دەزانن 25 ساڵ لەو ڕژێمەڕها ناوەندگەرایی تێپەڕیوە لە سووریا و لە ناوچەکەش ئێستا کە ئازادکردنی شام دەستی پێکرد و ڕوویدا کەس پێشبینی نەدەکرد بەو خێراییە بێت بەڵام دەبینرێت کە بەرهەڵستێکی وهای نەبووە مەش بۆتەنەوە کارێک دەگەڕێتەوە هەندێکیان دەیگەڕێنەوە بۆ دەستێوە نەگلان نەکردنی دەستێوەرنەدانی ئێران و رووسیا کە ڕژێمەکە شەڕی نەکردووە بەڵام لە ڕاستیدا ئەمە دەگەڕێتەوە بۆ خواستێکی گشتی لە نێوگەلی سووریا بۆ ئەو سەرکەوتنە ڕەها و بەرچاوە لە سووریا وێڕێ ئەوە توانرا ڕژێم بە خێرایی بڕوخێندرێت بە خێراییەکی بێوێنە لە کەمتر لە نیو مانگ لە ماوەی 11 ڕۆژ لەو کاتێ دەستی پێکرد تا گەیشتە کۆتایی ڕژێمەکە پێمان وایە کە ئەمە شتێکی ناوازەیە بۆ سووریا و بۆ ناوچەکە برێز لە الحوارات گرنگترین لێکەوتەکان بەڵێ فەرمو لە سووریا ئەوەیە کە بتوانرێت هەژمونی تورکیا سنووردار بکرێت و چونە دەرەوەی رووسیاش لە ناوچەکە و ئەمریکا ئەمە دەراویشتەکان دەبن لە داهاتوو بزانین چی دەبێت بۆ هەموو پێکاتەکانی سووریا برێزی وارات دخوازم بزانبم گەل و گوهرینا ڕژیما سووریە نوها ڕۆژلاتا ناوین دەردۆرا سووریە ناوچە ئارامتر بوو یانژی مەترسی هەیە و ڕەوش ئالۆسترژی ببە وەڵام دانەوەی ئەو پرسیارە لە ڕاستیدا لەسەر ڕۆژەکانی داهاتوو دەوەسێدیان مانگەکانی داهاتوو ئایا شۆڕش جێڕەکان دانەوێت ڕێگەی تۆڵەسەندنەوە بگرن بەر سڕینەوە ئەمە خراپتر دەبێت ئەگەر بەو شێ بێت بەڵام ئەگەر بڕیار بدەن بەو ئاراستەیە ڕێگە بگرن گفتوگۆ و دانوستانێکی نیشتیمانی بۆ دەوڵەتێکی سووریایی دیموکراسی بەموو پێکهاتەکان و ڕۆڵەکانی ئەمە پێم وایە لەو چوارچێوەیە بەرە و دەستپێکێکی نوێ سەقامگیری و ئارامی دێتە ئاراوە تا ئێستاش دەبینین ئەو لانانە ئاماژە بە ئەو دەکەن کە خواست هەیە بۆ ئەو لایەنە بەڵام وەکو دەزانن کە هەر لایەنە لە ئەوانەی تەحریر الشام یاخود لایەنەکانی دیکە تەواوی بەرهەڵسکارەکانی سووریا و سوپای سووریا لەنێو تەنانەت کۆمەڵەکانی باشووریش لە دەرعا و لە سوێدا و ئەوانە ئەجنداکانیان بەرێک دەکەون و جیاواز بیرکردنەوە هەیە و کێشیان لە نێواندا هەیە بەڵام ئەوەی ڕوونە ئەوەیە دوای ئەو کۆنگرەی لە دەوحا کە ئێستا لە ئارەدایە ئاماژەکان بۆ ئەوە دەچن بتوانرێت لە چوارچێوەی ئەو نەخشە ڕێگە نێودەوڵەتیانە نەخشە ڕێگەیەکی سیاسی بێتە ئاراوە بەڵێ برێزی واراتیانی من ئەو پرس کرد ji ber ku yani hejmarek zêde aliyên çekdar li Sûriye hene
جروبين چکدار هجمارك زيادة جوالاتين جدا جدا ج كافكاسيا اشترى بيجم افغانستاني باكستاني جوالاتين افريقي جلك آليين چکدار گر نين كنترول كرن مطرسي هيكو يعني روشان افخي لسوريا برب روشكينا آرام ببچه هنا تكمن المشكلة لێرە کێشەکە سەر هەڵدەدات لە ڕاستیدا ئەو پێکهاتانە کە لە وڵاتانی زۆرەوە هاتوون دەکرێت کڕۆشی ئەو کێشەیە بن چونکە لە ڕاستیدا ئەوانە بەهۆی درژەپێدانی ئەجەندای وڵاتانی دیاریکراوە هاتوونەتە سووریا بۆ داڕشتنی سیناریۆی جیاواز بۆ ناوچەکە کە بەرێکەوتنی دەبێت لەگەڵ ئەجەندە جیاوازەکان ئەوانە بربەست دەبن لە بەردەم هەر جۆرە ئاشتاوایەکی گشتی سووری ئەمە ڕاستەکەیە ئەمە جێی نیگەرانیە دەستێوەردانە نێودوڵەتەکان هەرێمیەکان لە سووریا بە هەمان شێوە هۆکار دەبن بۆ وەستاندن یاخود سنووردارکردنی هەر هەوڵێک بە ئاراستەی باشترکردنی باردۆخەکە ئەگەر تێبینیش بکەین ئەوەیە کە جۆلانی داوای کردو لە تەواوی وڵاتان کە لە سووریا بستنە دەرەوە نازانم ئەمە خواستی هەموو پێکهاتەکانە لەو ناکۆچیانێک کە هەن بەڵام تەنها هی خۆیانە بله سپاس بۆتە برێزم و زۆرە لە هیوارات نویسکار چاودێری سیاسی ژە عەمان لەگەڵمان